باس لە ڕێکخراوێک دەکەین فێرگەیەک دەکەین کە ئێستا خۆشبەختانە بە سەدان کچتیایدا یاری دەکەن ئەویش ساڵانێکی زۆر و باس لەوە دەکات ڕێژەی کچانی ئێمە یاریزان لە نێو وەرزشەکاندا کەم و بەڵام ئێستا ئەم وتەیە ڕەنگە هەڵە بێت بۆ ئەم ساتی کە لە نێو بواری بەتایبەتی وەرزشی باسکەدا ئەگەر باسی بکەین ڕەنگە ئەم بوارە بڵێ نەخێر ڕەنگە هەنگاوێکی زۆر باش هاتبێتە پێشەوە ئەویش لە ڕێگەی فێرگەیەکەوە یان ڕێکخراوێکەوە کە ڕێکخراوی ژیمایە ژمارەیەکی جگار زۆر لە کچان بە هەموو تەمەنە جیاوازەکانەوە دیارە تەمەنی خۆشی هەیە یاریکردن تیایدا بەشدارن. ئەمڕۆ باس لەم ڕێکخراوە دەکەین، باس لە بەرهەمەکانیان دەکەین. خۆشبەختانە بەشداری چەندین پاڵەوانێتی جیهانیشان کردووە، پلەی زۆر زۆر باشیشان بەدەستێناوە، دواتر باسی بەدەستێنانی پلەکانیش دەکەین. بۆ وەڵامدانەوەی پرسیارانە زۆر بەڕێز دکتۆر ڕزگار محەممەد مامۆستای زانکۆ و سەرۆکی ڕێکخراوی ژیما و ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق ماشەڵڵا یەک دنیا لە پۆستی هەیە لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادەیە لە لامان. زۆر خۆشحاڵم، زۆر بەیانیتان باش. ڕێکخراوی ژیما پێڵەن ئەکادیمیای ژیما فێرگەی ژیما کۆمەڵێک ناوی جوانی هەیە، ئەمما لە کێوە دروست بوو؟ بیرۆکەکە بۆ دروست بوو؟ هەر لەوە دروست بوو کە کچان کەمتر هاتنە بوارەوە یان پلانێکی تر مەهامێکی تر لە پێش دروست بوونەوە؟ لە ڕاستیە پێشەکی سوپاسانەکەم بۆم دەرفەتم زۆر خۆشحاڵم کە لە کورساتم هەم جایەکەم بۆرە زۆر دڵم خۆشەوێ نازانم چێ مەوزوع بە ماڵی خۆمێزانم کورسات و ئێوە کورسات هەر بیدایا دەمەوێت باسکەم زۆر یارمەتی ئەمە یاوە، یعنی لە سەرەتای دروستبوونی تیمەکەمان لە ینی سیروای نوێ هەتا ئەم کاتە ئەم ساتە برایانی وەرزش بە تایبەتی و ئێوە بەڕێستان هەموو بەشەکانی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی وەرزشیەوە لە ڕووی زانستیەوە یارمەتی ئێمەتان ناوە کە ئێمە لە بیرمان ناچێتەوە بەڕاستی. من لە خوێنی دکتۆراکەم لە ئەمریکا سەردانی هەموو دامەزراوەکانی ئەمریکام کرد، لە زانکۆیەکە کارمە کرد و دەرسمەوتەوە لە هەمان کاتا توێژینەوەمە کرد، سەردانی ئامادەیەکانم کرد، سەردانی ناوەندیەکانم کرد، سەردانی مەکتەبە ئیبتیداییەکانم کرد بۆی تێبگەم سیستەمی ئەو وڵاتە چییە. تێگەشتم ئەوەی ئەوان ئەیکەن لەوێ دامەزراندن بە معنای دامەزراندنی ژیان ڕێازاکەن، ینی ژیانێک دامەزرێن بۆم کەسە کە ئەمە خاڵەکانێتی کە لەسەری ڕوا لە کۆتاییە بێ بە مرۆڤێکی زۆر باش، یعنی گەر نەبێ بە بەتەڵ نەوێ بە ئەریکەرێکی زۆر باش، کاگەرێ بێ بە ئینسانێکی زۆر باش، کچێکی زۆر باش یا دایکێکی زۆر باش یا باوکێکی زۆر باش. ئەوم بۆ دەرکەوت جیاوازێکی زۆر گەورەم بینی نێوان وەرزشی خۆمان وەرزشی ئەوانە لەوێ عەرەبوتنی سەبغەیەکی کوردانم پیا کرد بەمەیە چۆن بۆ یاخێکی کوردانەیەکەی بۆی بگونجێ لەگەڵ کۆمەلگای ئەمە کە گەڕاینەوە تەنها ڕێگەیەک لەبەر خراپی بارودۆخیانەکان لەبەر دواکەوتنی وەرزشی کوردستان لەبەر ئەو هۆکارانەی کە بەڕێز باسی کرد کە کچ نایە بەر ڕووی باسکە و بەر ڕووی وەرزش پێم باش بۆ ڕێکخراوی دامەزرێن. ڕێکخراوی ژیما من دامەزران ساڵی 2016 ڕێکخراوی ژیما بە تەمەن ژیما ئەنی ڕێگای ژیان بۆیە دامەزرا بۆ ئەوەی ئەو بۆشایە پڕکاتەوە کە لە وەرزشی کوردستانە هەیە، چ لە ڕووی ژینگەیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی تەنانەت ئەخلاقیشەوە اینجا لە ڕووی تەندروستیەوە کە تۆ تەندروستی ئەم کچانە باش ئەەکەی لە هەمان کاتشان لە خوێکەوە دروستە بێت کە دوای قسە لەسەرەکەین کە ئەچێتە هەڵبژاردی عێراق و ئەچێتە جامی جیهانی سەرەکەی بۆ جامی جیهانی بۆ یەکەم جا لە مێژووی عێراقا لەژ لە ئیسپانیا لە تونسی شەباتەوە. بیرۆکەکە تەنها بۆ ئەو بوو کە کورد و بەتایبەتی شاری سلێمانی دایمە پێشەنگ بووە لەم بوارانەیە بەتایبەتی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی هەموو شۆرشەکان لەم شارەوە سەری هەڵاوەیەکێ لەو شۆرشە جوانانەی کە هەیە ئیسە ژیمایە بەڕاستی ئەگەر مبالغە نەکەم لە باسکردن. دکتۆر لە چ تەمەنێکەوە خوێندکاران دەتوانن پەیوەندی بکەن بە فێرگەکەوە واتە تەمەن دیاری کراوە بۆ خوێندکاران یاخود ئەو کەسێک کە خولیای هەبێ لە وەرزشەکە یاخود خولیای بۆ وەرزش هەبێ ئەتوانێت لە هەر تەمەنێکا بۆ پەیوەندی بە ئێوە بکات؟ ئێمە 2016 کە دەستمان پێکرد بە تەمەنی بڵێن لە مەکتەبێک دەستمان پێکرد قوتابخانەی ئایندە لێ کچمانێنا بە خۆبەخشی بۆ ماوەی ساڵێک من لێ سوپاسی بەڕێبەرەکەی کە مامۆستا برهان مامۆستانی وەرزش مامۆستا سۆران مامۆستا ئەکرەممانە زۆر هاوکاریان کردین بەڕاستی کچەکانمانێنا خەڵک سەری سوورما چۆن تۆ توانی کچێکی پۆلی دوی ابتیدایی سێ ابتیدایی بینی باسکەی پێ بکەیت کە ئەوە لەلای ئەوان مستحیل بوو، لەلای ئێمە مستحیل نەبوو چکە من تێگەشتم لەوەی کە ئەبێ لە مناڵیەوە کچ فێری باسکتبۆڵ بێ بۆی کە لە تەمەنێکی بچووکە هەموو مەهارەکان ئیتقانکە لە تەمەنێکی ناوەندا کە کاتە 14-15 کە ئیسە ئێمەتیایی لە ژیمایە ئیبداع بۆکە داهێنانە بۆکە سەرەکەی بۆ کاسی عالم بنمونە چێتە بتوڵاتی غەرب ئاسیا کە عێراق بە حیاتی بەشداری نەکرێت لە بتوانەیە بەهۆی کچەکانی ئێمە بەشداریان کرد. تەمەن گرنگ نییە ئەوەی کە گرنگە هەتا لە بچوشیەوە و لە مناڵەوە دەست پێ بکات باشترە بۆ مناڵە چونکە هەتا بێت تکرار زیاترەکە لە تەپەڵەیە لە پاسە یاری زیاترەکە کاتێک کە گەورە ئەبێ قاڵ ئەبێ لە بوارەکە هەروەک چۆن لە یەکی ابتیدای مناڵ فێری نووسین و خوێندنەوەکەی لە 6 ابتیدای توانێت بە تەواوی بیخوێنێتەوە بە هەمان شێوە باسکتبۆڵیش وایە
ئەو تەمانانی کە ئێمە هەمانە چەند لێڤڵێکن لێڤڵی ئیمان هەیە لێڤڵی بیمان هەیە لێڤڵی سیمان هەیە ئەمە کچە ناوازەکانمانن بەڵام بە کۆی گشتی بە زستانان دایمە 100 کچمان هەیە لە هاوینانە چینە 200 چینە 150 ئێمە این گروپیانەکەین بە پێ عمرەکانیان خوار و 11 ئەبێ بە گروپێک یاندوان خوار و 16 بێ بە گروپێک یاندوان لەگەڵ ئەم لێڤڵانە ئەدرێ لە یەکتری و پرۆسسێکی زۆر دوور درێژە نامێت سەرتانی پێ بشێنن بەڵام پۆلێن کراون ئەمە بە کوردی پۆلێنکردنەکە بە پێی تەمەن و پێی ئاسەکان زۆر باش باشە دکتۆر ئێمە دوکمانی باسکەمان کردووە خۆشبەختانە تێگەین پۆلێنەکان چۆنە و جیاکردنەوەی تەمەنەکان چۆنە بەڵام بۆ دایک و باوکێک ئەگەر پیان خۆش بە منداڵەکەیان یان کچەکەیان بنێرنە ئەکادیمیای ژیما چی گرنگە بیزانن یعنی بۆ نمونە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی توانستی عەقلیەوە لە ڕووی جوڵە و قەڵەوی زەعیفی لاوە ئەمانە چۆن چۆنین یعنی چی گرنگە بیزانن ئەوان هەموو ئەو شتانێک کە لە خێزانێکا ڕۆیە بریتە لە بە دەرەجە یەکەم بریتە لە سعینەکردن بریتە لە بەکارهێنانی مۆبایل و ئایپاد بریتە لە نەخەوتن بریتە لە تەمەنی مێرد منداڵی بریتە لەو کێشانەی کە ڕوبەڕووی بێتۆ لەناو کۆمەڵگایە ئێمە هەموو ئەو کێشانەمان چارەسەر کردو بەڕاستی من لێرەوە حەزەکەم بە دایک و باوکان بڵێم ئەگەرەتەوێ کچەکەت لە ڕووی کۆمەڵایەتی و پێشکەوێ ئەگەرەتەوێ جەستەی باش بێ ئەگەرەتەوێ لانی تەندروستی باش بێ ئەگەرەتەوێ بێوارزانی هەڵبژاردەی عێراق بینێرە بۆ لای ئێمە هەموو ئەو دایک و باوکانی کە بە تەمەنی ژیمایەت تێپەڕیون لە 2016 تا ئێستا شایەتی ئەوەیەن کە ئێمە بەڕاستی گۆڕانکاریمان نەک لە کچەکان ناخوایان کرد گۆڕانکاریمان لە کۆمەلگاشا کردووە ئێمە ئەچین چایەکی وەکو ئەزمەر پاکەین و لە خۆڵ و خاشاک کە بە سەدان زەرفی خۆڵ کۆکەین و بە کچ خۆمان پێش ئەوان دەست کێشەکەین دەستمان خۆڵ تریشتان هەیە بەڵێ تۆ ئەمە جۆرێک لە خۆشەویستی نیشیمان بڵێن ئەڕوێنی لە گیان و جەستە و مێشتی ئەم کچەیە کاتێک کە تۆ مۆبایلی پێتەرکەکەی بە پرۆسێسێک پێڵێ گەر مۆبایل بەکاربێنی بەکاربێنە زۆر ئاسایی حقخۆتە تۆ حڕی ئێمە ناتوانین دارێکە بۆ هەڵگرین لێو بین بەڵام تۆ تەمرین ناکەی کاتێک کە کچەکە تەمرین نەکا کوردوتەنی شێتە بێ هارە بێ کاگاری ئەڵێ من هەرە بێ تەمرینکەم تەسحیبە مۆبایلەکەیە بۆی تەمرینەکە بکە کاتێک کە پێڵێ گەر باوکە یا دایکە مەسجێکم بۆم نێرێ نەخەوتووی تۆ مەخەوە بەدڵی خۆ سەعات دوو بخەوە سەعات بەردەوام لە نێوان دایک و باوکی خوێندکارەکان و بەڵێ گروپی ڤایبەرمانەیە نامەی شەخسیمانی ئەلبەتە مامۆستاشنار لەو بوارەیە زۆر بەتوانایە بەڕاستی من ناتوانێت لە سەردەی ئەویش بکەم بەڕاستی بوارەکە وا چاکمان کردەوە کە دەستکاری ژیانی ئەم مناڵان ناکەین بەبێ ئەوەی بە هیچ شوێنە لەیان تۆڕەبین تەنانەت لێیان بدرێ خۆجاران ئەوەش هەبوو و نەتەهدیدیش بکرێن بگرە بە ئاسوودەی خۆیان ئەم کاراکەن یعنی تەرکێکەن ئەو شتە خراپان لەبەرەوە دایک و باوکان هەمویان تیانایڵێ گەر من کچەکەم نێرم بۆ جەهەنەمە نێرم لەگەڵ توە یعنی ئەوە بەڕاستی بۆ من ئەو پەریشان دکتۆر شوێنی ڕاهێنان چەند ساڵێک زۆر گرفت بوو کەمی هۆڵەکان زۆر گرفت بوون بۆ ئێوە ئەم گرفتە چارەسەر بووە یان هەر گرفتان هەیە ئێمە ئەگەریانی ڕۆژ و کاک شێخنووری خوالی خۆش بێ ئەو نەبووە ئەمە نەمانتوای بەرداوام بن ژیمانەیە توانین لە دایک بێ و دروست بێ و گەشە بکە و کە سەرقاچی خۆی تا ئێستاش ئەو کێشەیەمان ئێمە هۆڵێکمان هەیە لە قرگەوەرمان گرتووە بە سەدان هزار دلارمان تیا سەرفکەوە بۆ ئەوەی نۆژەنی کەینەوە بەڵام ئەرزەکەی کۆنکرێتە ینی زۆر نامەنتقیە بەڕاستی من لێ لەم شاشە جوانی ئێوە لەم زۆر نامەنتقی یاریکەری هەڵبژاردەی عێراق لەسەر کۆنکرێت یاری بکە ینی ئەکرێ هۆڵێکی هەر هیچ نەبێت تارتانێکمان بۆ بکەن چەندین جار لەگەڵ بەرپرسەکانە قسەمان کرد ئەڵێن بەسەر چاو جوابیش نییە یەکێ لە کێشەکانی ترمان ئێمە لایانی ڕۆژارێکین کەیانەی خاوەن پێداویستی تایبەتە ئەوان خۆیان هۆڵی خۆیان هەیە پێویستیان پێێتی یاریکەیان هەیە ئەنێ تەمرینکەن زۆر جار تەنانەت هۆڵەکەمان بۆ چۆڵەکەن واز لە تەمینی خوانین بۆی کچەکانی ئێمە تەمینکەن ئەوەنە ڕۆحیان جوانە بەڕاستی ئەمە کێشەی ئێمە لە هۆڵەکانمان نێودوڵەتی نین گەرمیتیانە ساردیتیانە بەردەوام کچانە ئەناڵێنن بەدەست گەرماوە بەدەست سەرماوە من لە پێش خۆیانەوە بەڕاستی بەڵام لەگەڵەوەشا کۆڵمان نەیەوە چکە من نزانم ئەم نامەی ژیما نامەیەکی زۆر گەورەیە بۆ جیهان نەک بۆ عێراق من دڵنیام ئەم پرۆژەی ئێمە بۆ ماوەی دو-سێ ساڵی داهاتوو سنوورێک ئەبرێ لە مێشکی هیچ کەسێکانەوە ڕاستی نەبوو بەئاستەنگ تەنگە نەفەسی کردوین بەڵام نەیکوشتین بەردەوام ئەتە پلانێکی درێژخایەنتاندا ناوە بۆ ئەم ڕێکخراوە باشە هەر کچانی ژیمایە ئێستا لە پاڵەوانەتی باسکەی عێراقیش پێما بێت بەشدارن وانە متەخەبەراخیان پێکێناوە یەکەمی عێراقی یەکەمی عێراقن ئێستا لەسەر ئاست باسێکی ئەمەمان بۆ بکە چۆن بۆچی کچانی ژیما ینی چوونە ئەو ئاستەوە پلانی ئێمە خۆی دو ساڵ ئەبدەیت یەکەینەوە بەڵام دە ساڵیش دایانین ئەگەر من دامناوە ئەگەر بتوانم لە 20 ساڵی تەمەنی ژیمایە کە ئەکاتە
من لە 45 ساڵەیە ژیمان دامەزران لەوە چێت تا 65 ساڵ ئەگەر بمێنم نازانم بەڵام دامناوە لەو 20 ساڵەیە بتوانین سلێمانی بکەین بە مۆڵگەی شاری باسکتبۆڵ لە کچان و لە کوڕانە وا بکەین وەکو لوبنانمان لێبێت چۆن لوبنان مەشهورە بە باسکتبۆڵ لە پێش تۆپی پێوە ئێمە جواب بکەین باسکتبۆڵ بکەین بە یەکەم لەسەر هەموو عێراق و هەموو ناوچەکە بە 2 ساڵی 10 ساڵی یەکەم وا بکەین کوڕ و کچی کورد لە عێراقا یەکەم بێ لەسەر هەموو ئاستەکان وەکو چۆن لەسەر کچانە یەکەمین ئێمە تازە پێگەشتوانەکرێ بە جیازی زۆری بینەوە لاوانەکرێ بە جیازی زۆری بینەوە زیاد لە 3 جار 4 جار یەکەمی عێراق بووین لەسەر پێشکەوتوان پاڵەوانتی سێفیسێ لە بەغا کرا یەکەم دووەم سێم ئێمە بووین لە دەربەنی خان کرا یەکەم دووەم سێم ئێمە بووین لە مینی باسکتا هیچ کەسێ بە ئێمە ناوێرێت چوینە ئێران لە کرماشان و ستەمان بردەوە بە تاران دۆڕین ئێمە ئەنجاممان تێپەڕانوە یعنی ئێمە لەوە تێپەڕێوین مەسەن بیلۆ بکەینەوە لەسەر ئاستی عێراق ئێستا بەرنامەدانین 2 ساڵی داهاتوو لە ساڵی 22-23 من ئەوم لە مێشکایە گەر خۆ یارمەتیمان باو بتوانین ئەو ئامانجە پێچین کە لەسەر غەرب ئاسیا یەکەمیان دووەم بین ئەلبەتە غەرب ئاسیا زۆنەکەی ئێمە زۆر بەقوتە ئێرانە لوبنانە سووریایە ئوردونە فەڵەستینە یەمەنە عێراقە لەسەر ئەم حوتیپە ئەگەر یەکەمیان دووەم بیکاگاری ئەچی بۆ پاڵەوانتی ئاسیا ئەگەر لەسەر ئاسیا یەکەم تا هەشتەمی ئەچی بۆ پاڵەوانتی جیهان کەوە خەیەکە بڕوام وایە بێتە دی لەوە چە من هەرواز لە وەرزیش پێرم دوایەوە چکەوە بە ڕیکۆردێک بەناوی منەوەمێنێتەوە بۆ هاتە هەرچە لە من بەردەوامم پلانی ئێمە ئەوەیە کە 2 ساڵ جارێک خۆی ئەبدەیت دەکاتەوە لەناو خۆیە بەڵام 10 ساڵ جارێکیش ئەیگەینە لوتکەیەک کە نەگەڕێنەوە بۆ دووە گرنگە بەلای منەوە کە ژیما بتوانێت کۆمەڵە کادری کش دروست کە لە 10 ساڵی یەکەمی عمری ژیمایە کە بتوانن دوای من ئەگەر من چوومە تەمەنەوە نەمتوانی ئەم پرۆسێسە بەڕێوە بەرم ئەو کچانە خۆیان ببن بە حەکەم پلانمان بۆ داناوە ببن بە ڕاهێنەر ببن بە کادری کۆمەلگا فێرگەکە ئەمانش ئەخوێنرێت لەگەڵ ئەوەی هەموویمان وەڵمان هەیە شتمان هەیە ئێمە جای بە نەزەری دەرسیان پێڵێن بەشێکمانەیە هینا لە تەمرینە پێوترێ نەسیحەت ناوە کاتی دار هەڵگرتنەکە کە داری هاوای ئەو بەشە لە کۆتایی تەمرینە کچەکان بانکەین ئایا تۆ یاسایەکمانەیە مەسەن یاسای ڕازگۆیی درۆ لەگەڵ خۆتان ناکەی درۆ لەگەڵ خەڵکان ناکەی درۆ لەگەڵ خۆیان ناکەی ناڵەکان وا فێرەکەین مەسەڵەن خۆم شیر ناخۆم ئەو ڕۆژە من زۆر شیرە خۆم هەموو بەیانی زۆر بەیانەکان شیرە خۆم شیر ناخۆم ئەو ڕۆژە قەس دەست بەرز دەکەم وەڵام یاسای ڕازگۆیی چی بۆڵەن ئەوەیە ئەڵێ من شیرم نەخواردەوە چه شیری نەخواردووە ئەوەی کە نەیخوارد دەست بەرز دەکاتەوە کەشفە بێ کە کەشفەوە بۆ چی شیر نەخواردووە وەڵا بیرم چوو نەمزانم بەدەر لە لایەنەکەی کە تەنها گرنگی بە وەرزش بدرێ گرنگی بە خۆراکی تەندروست دەدرێت بۆ خوێندکارەکان بە هەمان شێوە گرنگی بەڕێخستنی ژیانیان وەک ئاماژەت پێکرد پێشتر ئەگەر مۆبایل زۆر بەکاربێنن دایک و باوکیان ئاگادارمان ئەکاتەوە گرنگی بە تەواوی ئەم بابەتانەش نەکەر ئەوە ئێمە ئەوکو باسم کرد ئێمە نەبیستم بگەم ئەوەی کە بێڵم لایف ستایل ئەمە یعنی شێوازێکی ژیانە ئەم کچانە ئەگەر بیان بینی تەمەنی 11 ساڵە بەڵام وازانی 16 ساڵەکە قسەی لەگەڵاکە ئەگەر ببینی 16 ساڵازایی 25 ساڵە تا ئێستا ئێمە لە ڕێکخراوی ژیمایە دای لێبوردنەکەم بۆ قسەیەکەم حاڵەتێکی بردننی پارە دەستبردن بۆ جانتایەک ڕووی نەوە یەک کێشەی کۆمەڵایەتیمان نەبوو هەتا ئێستا نە دایکێک نە باوکێک نە ڕاهێنەرێک نە کچێک بە هیچ شێوەیەک لە کاتێکا کە تۆ لە قوتابخانەیەکی ئاساییە لە دەیان حاڵەتی وا لە ساڵێکە ڕووبە ئەوەی کە کردومانەوەکو بۆم باس کردی لە ڕووی دەرونی و ئەمەم کچانەمان بەهێز کردو ئەم کچانە زۆر بەهێزن بڕوام وایە بەگەر لە گەورە بن بەدایک هیچ پیاوی ناتوانێت هەڵیان خەڵەتێنێ بڕوام وایە لەناو کۆمەلگایە کەسایەتیان ئەوە بەهێز بێت و چەند ساڵیش کەێنێرەوە چێ لە منیش باشتر قسە بکەن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هێندە بەخشندن هێندە دڵیان گەورەیە کە یارمەتی خراپترین یاریکەرێن بۆ باشترین یاریکەر کاتە مەهامێکی ڕێکخراوەکە هەر ئەوە نییە تەنها وەرزش بێت پەروەردەشە چکە من یەکێک لە گرتە ڤیدیۆکان بینم قسەیان بۆکەی بەشێکی زۆر لە دایک و باوکەکانە بینم خۆشبەختانە خۆیان لەوێ ئەمە تا چەند پرسیارەکەم دوو لاانێت تا چەند وجودی دایک و باوکەکە لە نێو یاریگادا گرینگە بۆ ئێوە وەکو ڕاهێنەر و سەرپەرشتیاری ئەوان وە لەلایەکی تریشەوە پێیان دەڵێی ئەمڕۆ ئایپاد و مۆبایل بەکارهێنان نییە لە نیو کاتژمێر زیاتر نییە وەک ڕێنماییەکیان ئەەکەی شتێک شامپیۆڵی ئێستا لەم دەقەیە بیرم دەڵی دایک و باوکانە گەرەوەیان کە دەبێت پێیان بڵێن ئاگادار مەکەنەوە بە نامە چەندە گرنگن هەستێکی کۆنتاکتێک دروست بۆ وەکو خێزانێک لە ناوێکدا ئەم پەیوەندیەتون و تۆڵ بۆتەوە ئێمە ئەمە دیێشمان گۆڕی جاران دایک و باوک تااقەتی نەوە بێ سریالی ناڵەکەی بکە یا بەداخەوە دامەزراوەرشەکان ئەوەنە قێزەون و ناشرین بوون خەڵک لە ڕووی نەهاوچە سریارەکان بکە تاکو تەلا ئەگەر دایک و باوکی خۆی وەرشان بە خۆوەرشوان بێزانی ئەگە باتە سەری کوڕەکە یا کچەکەی بکردا ئێستا ئێمە
نەک سێریەکەن هێن بە 2 سعات 3 سعات دانیشن لەسەرەوە مدەڕەجە ڕق و تەقا ئەم دایک و باوکە سێرێک بزانام مناڵەکەی چی هەموو ڕۆژێک گۆڕانکاریەک لە مناڵا بینی ئەوەی ئەو گرتە ڤیدیۆیە مسپاسی مامۆستا دەکەم مامۆستا ڕەوەند گرتی باز لەوە کە مەڵێم یاسای ڕازگۆیەکە چی بۆڵێن ئەوەیە ئەڵێم کوڕەکانم طبعا ئێمە کوڕانیشمان دەست پێ کردووە ئێستا 25 کوڕمان هەیە خۆشحاڵی و کوڕانیش هەیە من ئەو پرسیارە هەر لەم پێشما بوتم ژیما بەس بۆ کچانە یا بۆ کوڕانیش بەڵێ ئەویش باسەکەین مامۆستا ڕەوەندکەرات تەسویرەکە من دایک و باوکان لەسەر مدرەجەکە دانیشتوم ئەڵێم دایکان باوکان ئەگەر ڕۆژان مۆبایلیان بەکارێنان بێ پرسیەوەیە لە سەعاتێکی کە لە هەفتەکە بوانەیە ئەبێ پێم بڵێن بە مەسجێ باشە طبعا بە من ناڵێن مامۆستاش ناڕڵێن مەسجێکە نێری باوکەکە بۆ مامۆستاشنایە بۆ دایکەکە بۆ مامۆستاشنار لە مامۆستاشنار کوڕەکەم زۆر مۆبایل بەکارێنێت تۆ ئێمە خۆ ناین بە کوڕەکە بڵێن تۆ دایکش کاتی لێ کردی مۆبایل بەکارێنەوە فلان کەس بڵێ بۆ سەر مدەڕەج هەچی بۆ خۆی ئادانیشە 2 سعات ڕەفیقەکانی هەموو یاریەکەن ئەم بۆ خۆی قوڕکراوە سەریا دانیشە سەر مدەڕەجە خەریکە تەقێ لە داخە سزایەکی دەرونیە پێشی ناخۆش ئەبێ وایان لێ بکەین ئێمە تێبگەن لەوەی کە زۆر شت هەیە لە ژیانیانە ناوی بیکەین سە من ئەوم لە مێشکارە داهاتوە ئەم کوڕانە فێرکەین جگەرە و نێرگەلە نەکێشن جیلێکی ڕاضە دروستکەین کە توعی خەڵکا بۆ مەسەلەی نێرگەلە و جگەرە کە خەتەرە بەڕاستی کە کۆمەلگای ئێمە ئالوودەی بۆ ئێستا چەندێکە بە کوڕانتان وەرگرتووە ئەگەر باسێکی ئەوەی کوڕانیشمان 3 مانگە تقریبان خوار و 10 ساڵمان وەرگرتووە کەم کەمێک 11 ساڵی تایە دایک و باوکەکان هەروەماوە بێنە سەرم لە ژیما ئەبێ ئەمە کوڕەکانمان وەرگی کوڕەکانمان 11 ساڵ فەرقی چێ لەگەڵدایە و بەڕاستیان من ویستم خوار و دەوەرگرم بۆی جیلێکی تازە دروستکەم وەکو کچەکانی ژیما لە 14 و 15 و 16 لە هەموو عێراق بەرنەوە بەڵامی تریش باران کردمیان ساڵی شتێکین بەڵام هەر باشە ئەم کوڕانە بە پرۆسێسێک هاتەیە پەڕن باشتر لەوەی کچەکان چکە ئێستا ئێمە لە ڕووی هۆڵە و باشترین لە جاران لە ڕووی پێداویستۆ باشترین لە جاران ئێمە پشتگیرمان زیاتر لە جاران خەڵکانێکی زۆر هاوکارمانە دایک و باوک هاوکارمانەوەکو سەرەتانیە سەرەتا نەیارمان زۆر بوو لە هەموو ئەمانە گرنگتر هەلی یاریکردن بۆ کوڕەکانەیە کە من دڵنیام لە 2026 دڵنیام کوڕی کورد بە زۆری ئەچتە ناو هەڵبژاردی عێراق و هەڵبژاردی عێراق پێکەنکەوە شانازیە بەڕاستی بە سلێمانی دوو ڤیدۆت نردبوو نازانم گەیشتۆ یان نەگەیشتۆ چاوەڕێ نەگەر بگا باسی کێکەین چکە بەشداری پاڵەمەتی بزانم ئیسپانیاتان کردو لەوێ لێکی باشتان بەدەستێناوە ئەگەڕڵ نەبم بەڵام پێشەوەی ئەگەرەوە حاضر بوو جاران ئێمە کاریزان بووین تدریب عسکەریەکشمان هەبوو ئەچون کامپینیشمانە کرد ماسەڵەن ئەیان بردین بۆ ناوچەیەکی تر لەوێ ئەماینەوە چەند شەوێک تربەک و چۆن ئەیانوت لە کوردان عسکەریە بەیانی زوو هەڵەسای ڕاهێنانتە کرد لە ژیماشدا ئەمە هەیە یعنی هەیە یان تەنها ڕاهێنانەکان هەنە نێو یاریگایەکرێ لەوە خراپتر و تونتریش هەیە بەڵام بە شێوازێکی زانستی بۆ نمونە ئێمە لێڤڵ ئەی و لێڤڵ بی و لێڤڵ سیمانی ئەگەر پاڵەوانتیان هەبێ میکانیزمێکمان دۆزیوەتەوە چۆن وا بکەین ئەم کچە لەبەر مەکتەبەکەی یا لەبەر ماڵەوەی وەخت نەکوژێ بێت لە ژیما بخەوێ ژوورێکمان بۆ تەرخان کردوون لەو ژوورە ئەخەون بەیانیان سەعات 7 هەڵیانەسێنن شیرێکە خۆن سەعاتێک تەمرین ئەکەن دوای سەعاتێک ئاشنونانی بەیانیە خۆن کە ئەمە بڕۆ ناکەم لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاشتیوا هەبێ من حەز ناکەم بەتحی بەرنامەکەم حەزمە کرد دایک و باوکانی یعنی لێرە بوونێ قسەیان کردایە لە دوای نانی بەیانی سراحەتەکە سایەکانی تاوەکە و کچەتانی وەڕۆ لە سەعات تقریبا 3 تەمینێکە 4 بۆ 6 تەمینێکەکە چەندانی ئێوارە خوا سەعەکانی دیسان تاوەکە خۆیشوە لەگەڵ ڕەفیقەکانە سەعات 9 بۆ دەکاتی خەوە ئەخەون کاتە ئێمە ماڵەوەمان گواستەوە بۆ ناو هۆڵەکە من ئومێدمە بتوانین تەنانەت دۆرمێ دروستکەین شوێنی خەوتنی تایبەتی مناڵەکان دروستکەین کە سیستم و قەڵەوەرەی خۆی هەبێت مەطعمێکی بچکۆلەی خۆی هەبێت مێز و کورسی ناخواردنی خۆی هەبێت کە بە خۆشبەختانە ناو هۆڵەکەیە لە ناو ساحەکەیە سفرە داخەن نانەخۆن کە بەڕاستی مەنزەرێکی جوانە لەناو ساحێکی باسکەیە کۆمەڵێکش داهێشتن من لەگەڵیانە زۆر کەم نانەخۆم زیاتر چاودێریانەکەم کە حەزەکەم خۆیان کچن حڕێتی خۆیان وەرگرن بەڵام پڕبەدڵ زۆر جا حەزەکەم دانیشم نابخۆم لەگەڵیانە لە مەنزەریان جوانە زۆربەی کات ئەمانە ئەوەنە هاوکاری یەکتریەکەن خواردنەکانیان بێکەوە ئەمری شیوتنی شێڕەکەن یعنی ئەم بێ بەوەڵیان لەگەڵ نابخۆڵێوە لەگەڵ نابخۆکەوە بەڕاستی شتێکی جوانە لە هەموو ئەمانە گرنگتر ئێمە کاتمان بۆ هەموو شتێک تەرخان کردو ینی کاتی سعیکردن کاتی سعیکردنە کاتی خەوتن کاتی خەوتنە لە کاسی عالەما بە نمونە پێت ئەڵێم کچەکانی ئێمە لە سەعات 9 مۆبایلەکانیان لە 8یانێنا لە 9 و کۆچ ئێمە چینە خەوی لە 9 شەوە سەرپەرشتیاری هەڵبژاردەکە کە ژنێکە دکتۆرای هەیە لە بەغا لە سەعات 11 سەردانی کچەکانەکە ئێمە هەمان خەوتوین تیپی کوڕان هەمویان لە دەرەوەن هێشتا نەهاتوونەتەوە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراقی کوڕان لێوێ ئەڵێ هاتوو ئەڵێ بۆچی هاتووی ئەڵێ هاتووم سەردانی کچەکانی ژیما بکەم ئەویش ئەڵێ بۆچی وەڵا ئەمەوێ قسەیان بۆ بکەم
رێزانی ساعت الله ببارك یا بە هەزۆلە بالعشرە العیمات تۆ سعات تۆ باسیێکی لە سعات دەیانە خەوتون کە ئەمە گرینگە خۆی بە بڕای من نهێنی سەرکەوتنی ژیما ئەو پرۆسێسەیە نە باسکتبۆڵە نە ڕزگارە نە هیچ ئەو پرۆسێسەیە کە ئەو کچانەی پیاتیە پەڕن کە لە قاڵب دراون ینی بە تەواوەتی ئەو جێبەجێکن کە باسێکی ئەو باڵەوانە تێ بکە پێمە بە ڤیدیۆکان ناگە بەڵام هەر باسێکی کەن و دەرفەتێکی تە دروستەکەین باسی دەستکەوتەکانتانی شەکەین زۆر باش لەگەڵ شاباسێکی ئەومان بکەیت چۆن خۆتان حازرەکەم پێش پاڵەوانێتەکان کە پاڵەوانێتێکی ئەوە گەورە ئێتە بەردەمتان چۆن چۆنی خۆتانی بۆ ئامادە بیرۆکەیە ئەبێ ئینسانە بێ لە ژیانی استراتیژ بین بێ ینی ئەبێ بزانین لە داهاتوە چ ڕۆیە ئەبێ بزانین لەو بوارەی خۆیان لەکوایە چۆن بازەیە پەڕێتەوە بۆ شوێنەکان و چۆن ئاستەنجەکان تێپەڕێنی من بڕوامایە کە تۆ دیوارێکی بەرز بەسەریا سەرکەوی و چەند کیلۆمەترێ بڕۆی زۆر بێمانەیە ئەگەر لا بکەی تۆ بزانین ئایا تۆ چۆن پێیا سەرکەوتوی بڕای من هەوڵ بیت بەسەر دیوارێکی کە سەرکەوی بەنسبەت منەوەکو کەسی خۆم کەسایەتی خۆم زۆر بەلامە گرنگ بوو کە پرۆژەیە بکەم بۆ تا هەتایە بەنای منەوە بمێنێتەوە حەق خۆشمەوە مافێکی خۆمە ساڵی 2020 کەرەنتینەیە خەڵک هەمووی لە ماڵەوە ترساوە لە کۆرۆنا من مانۆڵێکم بە زمانی ئینگلیزی و کوردی و عەرەبی کە لە چاپکردنە توانای مادیمانە چاپکرێت نزیکی 5,000 دلارێت ئەو توانایمانە مانۆڵێکە بە مێژووی عێراق مانۆڵی بەخۆیان نەدیوە عەرەبەکان کە ئیبینن سەرسامە بن پێی پرۆفیسۆرەکانی زانکۆی بەغا من ئەوەمە کرد ساڵی 2020 کە سەرەتای 2020تی باسکە عێراق سەرۆکەی پەیوەندی پێوە کردم وتی پاڵانتێک هەیە ئۆنلاینەکرێت لەبەری کۆرۆنا هەیە تۆ لە وڵاتی خۆ دیارەکە ئەویش لە وڵاتی خۆی یارەکە ئایا ئەتوانی کچبێنی بەشداری و پاڵانتی بکەین تەسفیاتە بۆ کاسی عالم تمەتوانی یەک سەعاتم بیتێوتی فەرمو بۆچی تم شعارێکی خۆمانەکەی جواب لێجەمەوە چوم لە ئەنتەرنێت ئەگەڕام بە اتحادی دووەلیە بەس وێبسایتەکانە ئایا سکیل چاڵنج چییە هەموو ئەو تەفاسیلانم بەو سەعاتە دەرهێنا کە چێ بیرم لێکرۆ ئایا ئەمە پێوێرین یا پێناوێرین تەلەفۆنم بۆ کردوتم هاتم لە بری ئەوەی کچی 15 ساڵ بەرم کچی 13 ساڵ و 14 ساڵم برد بیرم لەوە کردو ئێمە ئەگەر ئەم ساڵ لە 2020کانە جەنین ئەم پاڵانتی هەموو ساڵێکەکرێ و قرار وایە دوای کۆرۆنا بێ بە تەجەمع ینی وڵاتەکان هەمویان پشنە هۆڵێکە و چۆن بە یەکیارێکەن 5 ئەمە جوابێ تۆ لەم ساحەیەکی ئەلۆ ساحەیاسی بە ئەپێکە ڕاکەن بە دوای یەکە چێ زوو تاویکە چێ زۆرترین گۆڵکە ئەو براوەیە بەڕاستی تایبەتەوە بەرنامێ ینی من دەستخۆشی لەوەکەم کە دای مەزران و بەڕاستی وێنەکان بڕۆ شتای زیاتر ڕوونکردنەوە بەڵام من کە بیرم لەوە 13 ساڵ بەرم چوون بۆ ئەوێ زۆری پێ ناخۆش تی بۆچی 5 ساڵ نێنەوە وتم یارمەتیم بە قسە بۆ بکەم من ئەمەوێت لە ساڵی 2022 جەبێنین ئەمە عدادێکە بۆ ئەو کاتە بە قسەم کە بام تەسفیاتە بکەین ئەگەر سەرکەوتین ئەگەر سەرج نەکەوتین کێشەونە بە ساڵی داهاتوو بە دنیا سەرەکەی خۆشبەختانە لە گوڵمان بردەوە نافسێکی چاکی نیوزلەندامان کرد کەوانە تیپن لەسەر جیهان بەڕاستی بە تایبەتی نیوزلەنداش سەرکەوتین بۆ جامی جیهانی لە مانگی چوار کە ئێمە گەڕاینەوە بە گشتی ئێمە عێراقی و کورد شتێک ئەەکەین بەدەستێنین بیرمانەچێتەوە من هەموو جارێ دای لێ بڕ نەکەم ئەو نمونەیە وەکو ئینسانیان مکەوە ناکرێت وەکو ئینسان بێ باڵندەی قەلەباچکە شتێک ئەبا ئیشارێتە دوای بیرێتێتەوە لەکوێیە بە عموم عێراقی و خوارەوەش بە تایبەتی ئەوان کە ئەنجازێک بەدەستهێنن بیریانەچێتەوە بە دوایە بڕۆن من وام نەکرد لە مانگی چوارە گەڕامەوە بە بەردەوامی لە سلێمانی تەمرینم بەم هەڵبژاردەیە کرد لەسەرم سکیل چاڵنجە چون چوومەتە جامی جیهانی تۆ دڵنیا بە یا بەر ئەمریکاکەوی یا بەر بەرازیلەکەوی یا بەر ئیسپانیاکەی تو چۆنە بێ مواجهەیەوانە بکەی 6 مانگی ڕێک ئەمە تەمرینمان لەسەرمە نەکرد بە کورتی دەیان ئاستەنیان خستە بەردەسم ئەو خەڵکانی خوارەوە دەیان کێشەیان بۆ نامەوە بازم بەسەر هەموویایە بەس بۆی کچی کورد چێ و بەس بۆی کچی کوردیش جێبێنێ من لێرە وێڵم ئەلانی شێکەم کەەوە شانازیشە بۆ من یاری یەکەمان لەگەڵ پۆرتۆریکۆیا بووە لە ئاخر ساتە ئێمە بە سەیەکە دۆڕین کاگاری یعنی بڕوا کە دڵم پڕ بوو ئەمە پێ ناخۆش ئەگەر لە پۆرتۆریکۆوان بردایەت 6 نقطەما بەدەستێنن یەکەمی مەجموعەکە بووین بجدارەوە استحقاق وەکو عەرەبەڵێ یاری دوم لەگەڵ تونسا لە تونسە بینەوە بە فەرقێکی زۆر کە تونس لەسەر عالەم شتە یاری سێمان لەگەڵ ئیسپانیا لە ئیسپانیا شەبینەوە ئێمە یەکەمی مەجموعەکەمانەوی ئەچینە دەوری 16 لە دەوری 16 لەگەڵ لیتوانیا هەرێکەین لیتوانیا کەس لێ ناباتە ئێستا ئێمە دۆڕین بەڵام پلەی 16مان لەسەر جیهان بەدەستهێنا کە ئەوە بەڕاستی ئینجازێکە عێراقتا ئێستا شتوێ بەدەستهێناوە بەداخەوە لەبەرەوەی ئێمە کوردین قەنەواتی ئەوان زۆر احتیمامی پێ نایەن و نایانەوێت زۆر ئەم هەڵبژاردەیە بەرزکەنەوە چکە ئەزانن کە لێرەوە دەست پێ کردووە بەڵام خۆشبەختانەوە لە دۆستمان هەیە هەمویان لە فەیسبووک ئابزان بەسە بۆمان
ئەو سکل چالنجە باسەکەین ڕۆژێکی تر و دیمەنانە من پێم خۆشە هەر باسی کەینەوە ئیشەڵا بۆ دەرفەتێکی تر زۆر سپاس بە دکتۆر زیان محەممەد مامۆستای زانکۆ و ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق سپاس خۆشبەخت و مایی شانازیە دڵسۆزیە و ئەم خەمخۆریە هەیە بۆ وەرزش دڵێن ئایندێکی ڕوونی دەبێت. سەردەمی ئێمە زۆر ڕێگریان لێ باوک لێ یشکەین بەڵام بۆ ئەمان زۆر باشە بێ ئەمە ئاسۆکە ڕوونە دووبارە سپاس دکتۆر ژیان.